بەخۆشحالیەوە پرۆژە ئەدەبیەکان لە شاری سلێمانی بەردەوامیان هەیە و زۆر چاریش بەشێک لەم بابەتانە گرنگیدانە بێت بە قەڵەم و بە خامەی بەشێک لە نووسەرە لاوەکان کە چۆن بتوانن دەرفەتێکە بێت بۆ ئەوەی هەم بەرهەمەکانیان پێشکەش بکەن و هەم جارێکی تریش بتوانن لەڕێی ئەم کۆبوونەوە و لەڕێی ئەم چالاکیانەوە بتوانرێت کە ئاشنایەتی پیا بکەن لەگەڵ بەشێک لە کەڵە هونەریەکانە. لە ئێستاە کۆڕێکی شعری کە بە ئەنجامگەیاندنی کۆڕێکی تایبەتە بۆ 12 لە شاعرە هەم بە ئەزمونونەکان و هەم لاوەکان کەتیایە چەندین بەرهەمی تایبەتی خۆیان پێشکەش بە ئامادەبوون کردووە سازکراوە. تامەزرۆی دڵتم کە ناهوم بێنێ تاوەسەی دڵەکەی پێ ناز بشکێنێ مرزارتم ئەوێ بڵێ و بێتە بۆ دووری دژانێکە خوێن لە چاو دێنێ تیشکی ئەو چاوەی ئێستا لێبوونا وەک تیر دەڕوا بەگشت دەروونە بەری دوورە وتیان عەشق بەری دوورە نشێو و هەڵدێری زۆرە عاشق نەبێ کەس ناتوانێ دنیا پێیکا بۆ چێژوانێ وتیان عاشق زۆر گرانە هێز و بازووی زۆری دەوێ عاشق نەبێ کەس ناتوانێ بۆ چرکەیە توخی بوێ وتیان عاشق ئازار و مەینەتی و ژانە خەمێ ئەڕوات خەمێکی گەلای دیوانە عاشق نەبێ کەس ناتوانێ لەم ئەفسونە سەحراویە تێبڕوانێ. وەک دەبینن شارە جوانەکەی سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان بەردەوامە لە بەخشینەوەی عشق و شعر و ئەوین و جوانی و پەیامی ژیان دۆستی. بە خۆشحاڵێکی زۆرەوە ئەم ڕۆژ میوانداریمان لە کۆمەڵە شاعیرێکی بە ئەزمموی شارە جوانەکەی سلێمانی کردووە لە هۆڵی خاک کە لەم هۆڵەدا شعرەکانیان دەخوێنەوە وە لە دواتر بڕوانامەی ڕێزلێنانە پێشکەشەکرێن بڕوانامە لە بەرامبەر هەموو ئەو ماندووبوونانە پێشکەشەکرێکە و شاعرانە بە قەڵەمەکانیان خزمەتی خاک و نیشتمان و ئەوین و شعر کردووە. ئەلبەتە ئەم چالاکیە کە ڕێک دەخرێم چالاکیە چالاکیەکی وەرزیەوە هەر سێ مانگ جارێ ئەمەم چالاکیە ڕێخین کۆمەڵە شاعرێ هەم لە شاعرە بە ئەزمونونەکان و هەم لە شاعرە لاوەکان بۆ ئەوەی تێگەشتێکی تەواوەتی لە نێوان هەردوو لا هەبێ هەروەها لەلایەن لاوەکانیشەوە شارەزاییان هەبێ بە دنیا جوانەکەی شعر و بە هەروەها ئەو کەسانەشی کە کەسە بە تەمەنەکان کە زەمانێکی دوور و درێژە لە نێو دنیا جوانەکەی ئەدەبیاتان بتوانن ئامۆژگاری و ڕێنمایی خۆیان بەلاوەکان ببەخشن و بە شانازیەکی زۆر زۆرەوە گوێ بۆ پەیوە جوانەکانیان بگرین لە کۆڕێکی لەم چەشنەدا. ئەلبەتە ئێمە هەوڵمانداوە جیاکاری نەکەین لە نێوان شار و شارۆچکەکانە هەوڵمانداوە تەواوی ئەو شاعرانەی کە لە ناو کایەکەیان بە ئەو شاعرانەی کە دەنووسن بە ئەو شاعرانەی کە دیارن و ئەو شاعرانەشی کە پشتگوێ خراون بە هەموو ئەوانەوە ئێمە بتوانین ئەو قەڵەمانە جارێکی تر بێنینەوە بەر شاشە بێنینە ناو کۆڕەکان لە ناو کۆڕەکانە بتوانن بەرهەمەکانیان جارێکی تر ڕوبەڕووی خەڵک پێشکەشکەنەوە. بۆیە وەرزانەشە هەر وەرزیەک ئێمە ئیش لەسەر 12 شاعیرەکەین واتە هەر هەفتێک لەگەڵ شاعیرێکدا ئەنیشین گفتوگۆ و بەرنامەی خۆمان بەرنامەی ئەدەبی خۆمانی لەگەڵا دەکەین و دواتر لە کۆڕێکی لەم چەشنەدا خەڵاتی ڕێزلێنان و سپاسیان پێشکەشەکەین لە بەرامبەر هەموو ئەو خزمەتەی کە بە ئەدەبیاتی نەتاوکەمانیان کردووە.